خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ لەگەڵ هاوکارانم بەیەکەوە پانۆرامای ئەم شەوتان پێشکەشەکەین. ریفراندۆم لێکەوتەکانی نەدەبڕێتەوە و نا زیان و سلبیاتەکەشی کۆتایی پێدێت. هەتا ئەم ساتانەش لەناو لێکەوتە سلبیەکانی ریفراندۆمین. هەموو خەڵکی کوردستان کۆکە لەسەرەوەی کە هەرێمی کوردستان خەڵکی کوردستان بەگشتی خاوەنی دەوڵەت بێت، بەڵام لە کات و شوێنی خۆیدا لە کاتی ریفراندۆمدا زۆر هاوارکراکە زەمینە سازی نییە و زەرەرەکەین. تەنانەت نامەکەی تلرسنیش نەبوو بە شەفاعەت بۆ ئەوەی ئێمە سەدا پەنجاویەکی خاچی هەرێمی کوردستان لەدەست نەدەین. بەڵام لێکەوتەی لێکەوتەوە دوای ئەوەی کە عێراق زانی هەرێمی کوردستان نێتی بەو شێوەیە بە جۆرێک بەهۆی ناهاوسەنجی هێز بەشێکی زۆری خاچی کوردستان کە هێزی قارەمانی پێشمەرگەی تێدا جێگیر بوو بێڕای ئەوەی لە چەند ناوچەیەک شەڕ کرا، بەڵام لە هەندێک ناوچەش بەبێ تەقا چۆڵ کرا. لێرە و لەوێ پارتی دموکراتی کوردستان کە پێی وایە 16 ئۆکتۆبەر خیانەتە کە یەکێتی کردوێتی، بەڵام یەکێتیش پێی وایە کە ئەمە واقع حاڵێک بۆ لەو کاتەیە ڕوویداوە و ناهاوسەنجی هێز بوو. ڕای ئەوەی لە کەرکووک و چەند ناوچەیەک شەڕیش کراوە، بەڵام بەهۆی ناهاوسەنجی هێزەوە ئەم کارەساتەی لێکەوتۆتەوە کە خاک لەدەست بدرێت. بەڵام یەکێتیەکانیش پرسیار دەکەن ئەگەر لە کەرکووک ڕێکەوتن هەبووە، بەڵام بۆ لە دەشتی نینەوا و شنگال و زومار و مەحمودیە تا سنووری زاخۆ بەبێ تەقا چۆڵ کراوە. ئێمە پێمان خۆش نییە دەست لەسەر برینەکان یان دەست بۆ برینەکان ببین، بەڵام وەکو ئەوترێت ئێمەش ئەم شەو لە پانۆراما پرسیار لەبارەی ڕاستیەکانەکەین. ئایا 16 ئۆکتۆبەر خیانەت بوو یان دەرەنجامی بڕیاری هەڵەی ریفراندۆم بوو؟ میوانەکانی ئەم شەوی پانۆراما بەڕێز لیوە ئەحمەد لەتیف بەڕێوبەری ڕاگەیاندووە شیاری هێزەکانی هەفتە، بەڕێز کاک ئەحمەد بەخێر بێ، سوپاس بۆ بەشداریت. هەروەها بەڕێز هیوا عەبدوڵڵا فەرماندەی ئەو کاتی پێشمەرگە و ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لە کەرکووکەوە لەگەڵمان. کاک ئەحمەد، 16 ئۆکتۆبەر خیانەت یان بەهۆی ناهاوسەنجی هێز و لێکەوتەی ریفراندۆم؟ سڵاو لە بینەرانی بەڕێز، درود بۆ گیانی پاکی ئەو شەهیدانی کە لە 16 ئۆکتۆبەر گیانی خۆیان کردە قوربانی و لە هەموو شەهیدانی ڕێگەی ڕزگاری کوردستان. 16 ئۆکتۆبەر دەرئەنجامی پرۆسەیەکە کە پێش ئەو ڕوویداوە، ئەویش بریتە لە ریفراندۆم. ریفراندۆم ئەتوانین بڵێن ئەو سەرەتای پرۆسەیە بوو کە بەڕاستی وەکو تەڵەیەک نرایەوە بۆ کورد و هەتاکو ئێساش ئێمە باجەکەیە دەین، هەموو گەلی کورد باجەکەیەدا، ئەتوانم بڵێم لە هەموو بەشەکانی تری کوردستانیش هەر باجی ئەو ریفراندۆمە ئەدرێت. ئێمە لە جیهاندا دۆستی زۆرمان لەدەستدا بەهۆی ریفراندۆمەوە. ریفراندۆم کارەساتێک بوو کە بەڕاستی نەگوێیان لە هەڕەشەی دوژمنەکانمان گرت و نەگوێیان لە ئامۆژگاری دۆستەکانمان گرت، بۆیە ئەنجامەکەی ئەوە بوو کە بەدەست هات. من ئەمەوێ ورتر لەسەر ئەمە بوەسم کاکەزانە، هەر مەوزوعی ریفراندۆم نەبوو، بۆیە مافی خۆمانە ئێستا کەمێ بگەڕێنەوە دواتریش و سەیری ڕووداوەکان کەین، هەنگاوەکان کەین کە لەو کاتانەیە لە کەرکووک بە تایبەت لە کەرکووک ڕووی ئەدا. هێزی پێشمەرگە چۆن گەشت بووە کەرکووک و باشووری کەرکووک؟ ئێمە لە سوپای عێراقمان وەرنەگرت بوو. ئەو شوێنانە سوپای عێراق تایە پاشە کچەی کردبوو، تیرۆریستانی داعش هەڵمەتیان هێنا بۆ ناوچەکە و پەلاماریاندا. هێزی پێشمەرگە بۆ بەربەست یەکەم جار لە بەردەمیانە و دواتریش هێرشی و پەلاماری دەست پێ کرد بۆ پاکردنەوەی ناوچەکان لە تیرۆریستانی داعش، کەواتە ئێمە حەقێکمان هەبووە بەسەر ئەو ناوچانەدا کە ناوچەی جێناکۆک بوون لە ڕۆژی تەنگانەدا ئێمە پاراستمان. ئەو کاتێک کە سوپای عێراق نەیتوانی بیپارێزێ، هێزی پێشمەرگە توانی بیپارێزێ. بەمە سەروەریەکی گەورە بۆ هێزی پێشمەرگە دروست بوو. ناوی پێشمەرگە لە ناوەندە نێودەوڵەتیەکاندا باسی ئەکرا، بوو بۆ شانازی، خەڵک لە بلووس ئەینوسی پێشمەرگە، ئەچوویتە هەر شوێنێ وشەی پێشمەرگە بەقەدەر وشەی کورد ڕێزی هەبوو و ناوی پیا کرد بوو. بەڵام
بەڕاستی هەست ئەمان ئەکرد کە وردە وردە کۆمەڵێ شت ئەکرێ کە کاری کردنیە کاکە کاری کردنە بوو بەنمونە پێداڵێم هێزی پێشمەرگە لە زەرگە بوو لە ئەلبوو مەحەمە بوو لە زەنقەر بوو لە مریەم بەگ بوو بەو سنوورە تامە لە عەبدوڵڵا لە هەموو سەنگەر و ڕەبەیەکی پێشمەرگەدا ئاڵایەکی کوردستان چەقا بوو وەزیری بەرگری عێراق هات و سەردانی کردن و سوپاسی پێشمەرگەی کرد و نەشیوت ئەم ئاڵایە بۆ لێرەدایە بۆچی چونکە ئەیزانی و ئەمری واقعەکە بۆ ئیستیفزاز دانەنراوە و بۆ تەحەداش دانەنراوە بەڵام بۆچی هاتن لەسەر بارەگای پارێزگای کەرکووک کە کەرکووک ئەزانین تەنها پێکاتی کوردیتیان نییە هاتن ئاڵای کوردستانیان بەرز کردەوە بۆ ئیستیفزازکردنی دەوڵەتی مەرکەزی عێراق بۆچی ئەمە کرا چێ لە پشت ئەمەوە بوو کە ئەمە ئیستیفزازکردنی عێراق لێوە دەستی پێکرد لێوە دەستی پێکرد 30 کیلۆمتر لە خواری کەرکووک گاڵای کوردستان هەیە بەڵێ بەڵێ ئێستا ئەو پێشمەرگانی گویان لە دەنگی منە و خەڵکانی چوونێتە گویان لە دەنگی منە هەموو شاهدی ئەوە دەن بەڵێ ڕۆژانە کاکە ئەفسەرە باڵەکانی ئیسپای عێراق هاتن بۆ ئەوێ سەردانیان نەکردین ئێرانیەکانە هاتن هەموو ئەیان بینی کەس نێوت ئەم ئاڵایە بۆ لێرە چەقیوە بەڵام بۆ ئیستیفزازیەکەی لەسەر بینایی پارێزگای کەرکووک ئاڵایەک بەرزەکەیتەوە ئەمە یەک دوو زۆر هەوڵدرا ریفراندۆم کاکرێ با لە کەرکووکە نەکری کەرکووک حاڵەتێکی ناسکی هەیە هەستیاری هەیە تەنها کوردی لێ نییە بە حکوومەتی عێراقی وا هەست نەکا کە ئێمە کەڵەگایی بەسەرەوە ئەکەین بەڕاستی ئیستیفزازێکی زۆریان کرد و زۆر من شاهدی ئەدەم کە زۆرێک لە بەرپرسەکانی یەکێتی لە کەرکووک زۆر دژی ئەوە بوون کە ریفراندۆم مەکرێ با لە کەرکووکانەکری با ئێمە ئەم تەڵەیە بە خۆمانە نەتەقێنینەوە بەڵام هەر کردیان ئەمانە حکوومەتی عێراقی ئەبێ بشدانین لە ناو حکوومەتی عێراقیە لە ناو هێزەکانی عێراقیە خەڵکی شیتایە کە چاوی بەو سەرکەوتنانی هێزی پێشمەرگە هەڵا خەڵکی شیتیا بوو کە چاوی بە پێشکەوتنی هەرێمی کوردستان هەڵناهات خەڵکی شیتایە کە هێشتا بە عەقڵیەتی ساڵی هەشتاکان و نەوەتەکان و پێش ئەوەش بیرەکاتەوە لە کوردستان ئەڕوانێ خەڵکی شیتایە کە تاکو ئێستا وشەی کوردستان نایە بە دەمیاڵەشی مالی عێراق کەواتە ئێمە چی بکەین لە کاتێکە ئەمانەوێت لە عێراقێکە بە ئارامی بژین بە ئارامی بژین ئێمە دەستکەوتمان بەدەستێ نابوو سەرکەوتنمان بەدەستێ نابوو شانازیمان تۆمار کردبوو بۆچی وامان لێ کرد ئێمە شکستەکە بەڕاستی شکستێکی سیاسی گەورە بوو بە دوای خۆیدا شکستی ئەسکەری هێنا ئەنی ئەوە یەکەم جار ئەمە ئەم پرۆسەیە پرۆسەیەکی سیاسی بوو تۆڵەکردنەوەیکی سیاسی بوو بەرنمەیەکی سیاسی بوو دەرحەق بە دەسەڵات لە هەرێمی کوردستاندا و پاشان بە چی دەستی پێکرد بە پرۆسەیەکی ئەسکەری هەمووش ئەزانین کە هاتە سەر پرۆسەی سەربازی هێزی ئێمە لەگەڵ هێزی سوپای عێراقدا ناهاوسەنگ بوو چ لە ڕووی ژمارەوە چ لە ڕووی تەکنۆلۆژیاوە چ لە ڕووی ئەو پەیوەندیانەی ئەوان هەیان بوو ئێمە نەمان بوو من چاوپێکەوتنیی کاگوەستا ڕەسوڵم بینی باسی ئەوەی کرد کە ڕۆژێ پێش ئەوەی کە هێرشەکە دەست پێ بکە ئەم دانیشتووە لەگەڵ ئەفسەرە باڵاکانی عێراقا بچێ بۆ گفتوگۆ وتی لە 9 کەس یەک ئەفسەری عێراقیتیا ئەبێت تێبگەین ئەمە یاریەکی ئاسان نییە ئەمە یاریکردنە بە ئاگر کە ئەمانە کرا یەکێتی چی بکات لە کاتێکا ناکرێت لەم کاتەیە ریزەکانی نیشتیمانی هەڵبووە شوێنێ و بە تەنیا لە ریفرادۆم بێتە دەرەوە بۆ هەتایە بڵێ نێمە دەوڵەتی کوردیمان دروست هەردوو دیوەکەی تەڵە بووە بەڵێ تەڵەیە کاکە لەو کاتە بڵێ من ریفراندۆم ناکەم تەڵەیەکە تا هەتایە بازەکرا دەوڵەتی کوردی دروست دەکات یەکێتی نیشتیمانی نەیهێشت ئەنی ئەبێ واقعی بین ئیتر کاتی ئەوەیە کە بەڕاستی خاڵ بخەینە سەر پیتەکان ئەمە ئەگەر خەڵکی گەڵێ بۆ یەکێتی بەشداری کرد ئەینەی کردایە چی بکە
هەموو حیزبەکانیتان بەندەرایەتی بێتە دەر لە معادلەیە مێژوو چی ئەڵێ خۆ یەکێتی یەکەم جاری نییە قوربانی بدە یەکێتی لە 76 قوربانیەتە یەکەم پرۆسەی نییە کاتێک کە هاتە سەر ئەوەی سوپای عێراقی هێرشی کرد ئێمە ئەوە نییە ملمان کەچ کرد بێ و ڕامان کرد بێ و چەکەکانمان سەر و خوار کرد بێتەوە ئەگەر وایە شاهید بۆ ئێمە شەهیدەکانمانە بۆچی لە ماوەی چەند سەعاتێک شەڕدا کاکە ئێمە 38 شەهید و 104 بریندارمانداوە با کەسێکی بکە بێت بڵێ منی شەهید بداوە ئەو هێزە ئەهات ئەوەی کە گفتوگویان لەگەڵا کرابوو ئامانجەکەی ئەوان ئەوە بوو بێنە کەیوان پاشان بچنە هاڤانە و بای حەسەن ئەو نەوتەی بە زمانی خۆیان ئێڵم ئەو نەوتەی کە ئایان و ئەیدزن ئەوان بیخەنەوە ژێر ڕێکێفی خۆیان ئەگەر ئەمە بکرایە هیچی کە نابوو بەڵام کە بە شەڕ هاتن خۆ دەزانی هێزیش کە بە شەڕ هات ڕای ئەماڵێ ئەوەی لە بەردەمیا بێت باشە یەکێتی نی ئەتوانی لەوە زیاتر بەرگری بکە بەڵێ ئەیتوانی بەڵام قوربانیەکانی زۆر زۆرە بوو چ لە ڕووی زیانی هێزی پێشمەرگەوە قوربانیەکانی زۆر زۆرە بوو بۆ شاری کەرکووک کەسیش فریاتان ناکەوت نەخێر ئێمە ئەترسانی کەرکوو وەکو ئەفرینی لێ بکری و لێشی ئەکرا پیلانەکەش بۆ هێزێک بێتە ناو شاری کەرکووکەوە شەڕی کۆڵانە و کۆڵانکە دیوار بە پێوە نایاڵێ نایهێڵێ بەڕاستی و جارێکی کەش ماڵێکی کورد نەیەتوانی بچێتەوە ئەو کاتێک کە ئەو ڕژەخانەکەی بڕووخاو دەرکرایە بۆیە ئەوەی یەکێتی نیشتیمانی کوردی زەرەری جێڕایەوە لە نیوە ئەمە خیانەت نییە خیانەت ئێمە نەهاتین سوپای دەوڵەتی ئێرانی بهێنین بۆ کەرکووک بڵێن وەرە و ئێمە ئەڕوویمە بۆ تو ئێمە نەهاتین سوپای تورکیا بێنی ئێمە سوپای ئوردونمان نەهێنا بوو سوپایەک هاتە ئەو شوێنە کە ئێمە بەشێکی لەو مەنزومە دیفاعی هێزی پێشمەرگەی کوردستان بە پێی دەستور بەشێکە لە سیستمی بەرگری عێراقی بەشێکی هەر لەو هێزە ئێستا ئەگەر ئەم هێزە هێزی دوژمنە بۆچی شەڕەکرێت لەسەر پۆستی سەر کۆمار ئەگەر هێزی دوژمنە بۆ وەزیری دیفاعی وەزیری دەرەوەی ئەم وڵاتە ئەبێ شەڕی لەسەر بکرێت بۆ جێگری یەکەم و دۆمی سەرۆکی پەرلەمان داوا بکرێت شەڕی لەسەر بکرێت ئەم هەموو پۆستانە بۆ لەلای ئەم دوژمنە وەرەگیرێت ئەگەر ئەم دەوڵەتە دوژمنی ئێمە خیانەتمان کردووە ئێمە دوژمنێکمان هێناوەتە سەر خاکەکەی خۆمان ئەی باشە ئەگەر ئەمە دوژمنە تۆ بۆچی بۆ بەخە بۆ داوای بودجێلیەکەی بۆ لەگەڵ یاڕێیەکەوی بە هەمومان بە دوژمنی بزانین بە هەمومان بە دوژمنی بزانین و لە هەر شوێنێکەوە سەربازێکی عێراقی هات وەکێک تەقەی لێ بکەین ئەمە ئێمە نەمان کرد تۆ چیت کرد زۆر باش با بچینە کەرکووک کاکیوە ئەم کاتت باش سپاس بۆ بەشداریت من ئەمەوێ پرسیارە بکەم ینی بۆ ئەوانەی کە ڕەنگە مەسەلەن یان بیریان چوو بێتەوە یان واقعەکەیان زۆر باشە بەرچاو نەبێ ئەو کاتە بەڕێزت سەرپەرشتیاری محور بوویت ئەو کاتانە چۆن ئەژێڕیتەوە چۆن بوو کە سوپای عراقی هات و ئەوەی کە ئێستا بێ ئێوە ئەڵێن خیانەتتان کردووە کاکیوە گوێ لە دەنجی منە کاکیوە کاک زانە بە باشی جۆم لە دەنگت نییە ئەمەوێ پرسیاریەوە بکەم کە بەڕێز ئەو کاتە فەرماندەی محور بووی لە ناو هێزی پێشمەرگەی کوردستانە 16 ئۆکتۆبەر چۆن ڕوویدا لەو محورەی تۆ چێ پاڵپشتیەکردن هێزەکەتان ئەتوانی بشتێنن بۆچی ئێستا پێتان ئەڵێن خیانەتکار مەسەلەن على سازەوە کەرکووکتان جێشتەوە و خیانەتتان کردو و هێزێکی داگیرکەر و کەرکووک داگیر کراوە ینی لە چیەوە ئەمە لە چیەوە سەرچاوی گرتووە پێتان وایە تۆمەتە یان حەقیقەتی تایە ئەم کاتتان باش کاک زانە بە خێراتنی کاک ئەحمەدە کە لێرەوە سڵاوم بۆ بینەرانی کورسات نیوز و لێرەوە سەری ڕێز و نەوازش بۆ هەموو شەیدەکان دانوێنم بە تاکید ئەمڕۆ کە باسی یادی 6 ساڵ لەمە و بەری 16 ئۆکتۆبەر ئەکرێتەوە بەداخەوە تا ئێستا ئەو توانم بڵێم
یعنی هەندێک شت باسەکرێت وەکو قوانێکی سواوی لاتوە لێ ئەدرێتەوە باسی خیانەت و خیانەتکاریەکرێت ئەگەر باسی خیانەت بکرێ مێژووی خیانەت دیارە لە چۆوە ئەتووەوە لە ڕابردووی مێژووی کووردا چێ خیانەتی کردووە بە چ شێوەیەک مەدەوارم ئێمە لەو وەزعانە دوورکەوینەوە و بین بە پێی عقلی منطق بیر بکەینەوە و چی لە مەسلحەتی میلەتەکەمانە و مەسلحەتی ئەو ناوچە جێناکۆکانەی کە بەداخەوە ناویندراوە جێی ناوکۆک یان دەرەوەی هەرێم چۆنی چارەسەری کێشەکانی بکرێت. ئەمڕۆ 6 ساڵ تێپەڕێ بەسەر ئەو وەزعی کە ڕوویدا کاک ئەحمەد بە باشی شەنوکەوی ئەو وەزعانی کرد کە دەرەنجامی ڕفراندۆم و ئەو هەڵە سیاسیانەی کە کرابوو لەو سەردەمەیە گەر کە باسی یەکەین بەتایبەت کە مەوزوعی باسی خیانەت دێتە پێشەوە بەداخەوە کە لایەنێکی کوردستانی و بەتایبەت پارتی دیموکراتی کوردستان هەموو کاتێک هەوڵەدا هەڵەکانی خۆی یان هەموو ئەو دۆڕانانەی کە بەسەری عاشکێتەوە هەوڵەدا تاوانەکەی بخاتە ئاستۆی بەرامبەرەکەی گەر بگەڕێنەوە بۆ ئەو مێژووە وازح و ڕوونە ڕوئای یەکێتی نیشتیمانی کوردستان لەو کاتەیە چۆن بووە و بیرکردنەوەی چۆن بووە هەموو خەڵک لەگەڵ ڕفراندۆما بوو لەبەرەوەی ڕفراندۆم مەوزوعێک بوو کەوا هیچ کوردێک نییە کە لەگەڵیان نەبێت بەڵام مەوزوع زیاتر لەسەر کاتەکەی و ئەو تەوقیتەی کەدانرا بوو و زۆربەی زۆری دۆستەکانمان ئەو هەموو ئامۆژگاریانیان کردین هەربای شەوێک ئێمە لە عینادی خۆمان ناتی نەخوارەوە تا کردمان و دوایەویش کاتێک کە ێزە عراقیەکان ئەو وەزعانەی واتوانم بڵێم عراقیش گڵۆپی سەوزشی بۆ هەڵکرا بۆ ئەو مەوزوعانی کە دارێکی تر بگەڕێتەوە ئەو ناوچانە چکە ئێمە بە پێی دەستور ئەگەر تعامل بکەین لە عێراق و ئێمە ئومێدمان وا بوو کە لە دوای شەڕی داعش دەستکەوتەکان بچینینەوە بە تایبەت وابزانم ئەوەی کە زەرمەندی یەکەم بوو لە ناو هاوپەیمانی دژی داعش لەو قۆناغەیە کورد بوو هێزی پێشمەرگەی کوردستانیش بوو ئەمە بە تاکید نابێ بخینە ئەستۆی هاوپەیمانەکانمان بەڵکو هاوپەیمانەکانمان تا ئەمڕۆکەش پشتیوان و پشتگیرمانن و هەوڵی ئەوادەن کە هێزی پێشمەرگە یەک بخرێتەوە و پشتگیری هەرێمی کوردستان بوونە لەو کاتانەی لە وەزعانەی کە ڕوویدا بەڵام ئێمە جۆمان لێ نەگرتن هەموو کات هەموو خەڵک ئاگادار ئەگەر بگەڕێنەوە بۆ 6 ساڵ لەمە پێش ئەو لێدوانە توندانەی کادرا لەلایەن برەدرانی پارتی دیموکراتی کوردستانەوە لە چه ئاستێکا بوو و قبول نەکردن و بە هیچ شێوە بە کەس هیچ شتێک قبول ناکەین غیری ئەوەی لە مێشکی خۆمانە ئەمە نەتیجەکەی بوو کاتێکیش کە باسی کەرکووکە کرێت و مقاومەت نەکرابێت کاک ئەحمەدی شارەی پێدا کە ئێمە چەند شەهیدمان لەوێ داوە و پێشتر چەندین شەهیدمان لەو سنوورانە داوە بە تێکڕای هێزی پێشمەرگەی کوردستان و بەڵام ئەکسەریەکەی پێشەنگی ئەو شەهیدانە هێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بوونە کاتێک کە بینە بە تەرکیز بۆ مەوزوعی 16 ئۆکتۆبەر و ئەو شەڕەی کە ڕوویدا هەوڵی زۆر دراکە ئەو شەڕەش نەکرێت دوای ئەوەی کەوا لێکەوتەکانی ڕفراندۆممان بینی ئەو ئابلوقەی خرا سەر هەرێمی کوردستان فڕۆکەخانەکان ڕاگیران و سنوورەکان داخران و بە هەموو شێوەیەک ئابلوقە دراین جارێکی تریش دۆستەکانمان فریامان کەوتنەوە نیانێشت بەو شێوەیە کەوا بڵین ئەویسترا ئەو پلانانە جێبەجێکرێ بەڵام لە کەرکووک حتمی بوو هەرەکرا بەڵام لەگەڵەوە عێراقیەکان ئەو کاتە داوای ئەویان کرد کە ئێمە خۆمان ئەو کاتە لە ناو حەدەسەکان نابووین داوا کراکەوە بە گفتوگۆ بە لێک تێگەیشتن بکرێت هێزە عێراقیەکان تەنایە نیست بێنەوە کەیوان بە پێکەوەی لەگەڵ هێزی پێشمەرگەوە ئەو بیرنەوتانەی کە نەوتەکەی بەداخەوە تەزدیرەکە بۆ تورکیا و بۆ ئەو شوێنانە ئەڕۆیشت کە خەڵکی کوردستانیش بەو شێوەی پێویست کە سودمەند نەبوو لێ ئەمانە هەمووی وای کرد کە هێزەکانی عێراق جوڵە پێ بکرێت و لەو کاتانەشە ئێمە کە بەشدار بووین لە وەزعانە زۆر وەزعەکانمان شی کردەوە بۆ برادەرانە ئەو سەرۆکی هەرێمی ئەو کاتاتە کەرکووک هەموو وەزعەکانمان بۆ شی کردەوە وەزعی توانە سەربازیەکانی هێزی پێشمەرگا و نابەرامبەری هێز بەرامبەر بە یەک کە ئێمە ئەو هێزەی کە ئێستا ئێمە بینین کە ئامادە کراوە بێت بۆ کەرکووک لە بەرامبەر هێزی پێشمەرگە لە ڕووی
هەموو ئامادەسازەکانەوە ئەو توانایی نییە. سەرۆکی ئەو کاتی هەرێم ئەگەر ئەو برادرانی لە کۆبنەوەکەی بەشدار بوون وتی من خۆم ئامادەم دێم لێرە شەڕەکەم. ڕاستی ئەمانە هیچی جێبەجێ نەکرا و ئێستش دوای ئەوەی کەوا ئەو شکستە بوو ئێمە 150 هەموو خاکی کوردستانمان لە جەلەولاوە تاکو و شنگال لە دەستدا بە کەرکووکیشەوە دێن تاوانەکە لێرە و لێ لە ئەستۆی خۆتی لا بدەیت و بێی بخەیتە بەرە ئەستۆی یەکێتی نیشتیمانی کوردستانی. یەکێتی نیشتیمانی کوردستان ئەو کاتە ئەوەی توانرا مقاومەت کرا شەهید درا، بەڵام بەڕاستی ئەو هێزە نابێرانبێرە نەتواندرا ڕابگیرێت و هەدەفەکانی خۆی پێکا و توانی جارێکی تر بێتەوە وەزی ئەمنی خۆی باڵادەست بکاتەوە لە کەرکووک. بەڵام ئەوەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان کردی کە ئێستا منەتوانم بڵێم پرسیار لە خەڵکی کەرکووک بکەن ئایا یەکێتی نیشتیمانی کوردستان کەرکووکی بە تەواوی جێبێشتایە قازانج بوو یاخود زەرەرەکانی زۆرتر بوو. جارێکی تر ئەگەر بێتەوە کاتە کەرکووک وێران بکرایە بە شەڕ هەموو خەڵکی کەرکووک ئاوارە بواە خەڵکی کەرکووک وەکو ئێستا تواندا بیگەڕێنیتەوە. ئێمە بەداخەوە تا ئێستا لە 2023 تا ئەم کاتێ من قسەتان لەگەڵاکەم نەمانتوانیوە هەموو خەڵکەکانی کەرکووک بەدەیان هزار خەڵکی کەرکووک ئێستاش لاولێر و سلێمانی و شوێناناژێن نەتوانراوە لە جێبەجێکردنی مادەی 140 بگەڕێندنەوە کەرکووک. ئەمەش هاتە سەری مەوزوعی تەخوین و تەخوینکردن. بەڵام ئێمە لەگەڵ ئەوەیە توانیمان کە لەگەڵ خەڵکەکەی خۆمانە بمێنینەوە وەجیان نەهێڵین بڕۆین لە شارەکان باشترەوە کاکیوە من ئەوە بەجەنابەت بڵێم ئەگەر بۆ کراوە کەرکووک تۆ بە تەعامل لەگەڵم حکوومەتی ناوەندیاکەی کە دەستورێکە تەیە لەگەڵ یا لە دوای 16 ئۆکتۆبەرەوە تا ئێستا دوو هەڵبژاردننی حکوومەتی عراق کراوە تۆ دێی لە کەرکووک داوای دەنگ لە خەڵکەکەیەکی بەڵام لەو لاشۆڵی داگیر کراوە و جارێک دێی لێرە باسیەوەکەی کەرە تەخوینی یەکێتیەکەی بەڵام دێی لە بەغاشە بە هەمان شێوە تەعاملەکەیت و لەسەر پۆست و پلەکانی بەغا لەسەر بەڕێوەبەرایەتیەک شەڕی ئەواکەی. لەگەڵەوە من قەنەعەتم وایە ئەبێ هەوڵ بدەین تا بوومان بکرێت و ئێمە لە کۆنگرەی کۆتای یەکێتی نیشتیمانی کوردستانە بەڕێز جەنابی سەرۆک بافڵ بڕیاری داوە کە لیجان دروست بکرێت سەردانی هەموو حزبەکان بکەن. من ئومێدەوارم دانیشتن لەگەڵ برادرانی پارتی دموکراتی کوردستانیش بکرێت. بەڕێی من ئەوەی بینم کە ئێمە لە ناو وەزعەکەیان باشترین چارەسەرە بێت دوور بکەینەوە لە مەعمەعای شەڕ و تەخوین و تەخوینکردنی یەک. باشترین چارەسەر بۆ ئەوەیە کە بین پێکەوە ئێمەدا بنیشین چارەسەری ئەو ململانێ ناتەندروستەی کە هەمانە بیکەین بەوەی بتوانین جارێکی تر دڵنیایی بدەینەوە بە هەموو خەڵکی جێ ناوکۆکەکان تەنها کەرکووک نا لە منطقەی ئەو لای جەلەولاوە تاکو ئەگاتەوە شنگال بۆ ئەوەی ئەمە بە گفتوگۆ بین چکە ئێمە ناوچەیەکی زۆرمان دابڕێنراوە ئێستاش لەو کاتەوە زۆر شدەیە باسی بکەین ئەو برادرانە و کاتانە ئامادە نەبوون ئەندامەکانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بنێرنەوە کە لە ئەنجومەن ئەو کاتە دەوامەکرا دەیانتوانی بێنەوە و دانیشتنێک بکەن و دەنگ بدەن لەسەرەوەی پارێزگارێکی کوردا بندرێ بەڵام ئەو برادرانە جارێکی تر ناتنە پێشەوە لەبەرەوە من دێرەوە داواکەم تا بکرێت هەوڵ بدەین پێکەوە دوور بکەوێنەوە لەو مۆزوعانە چارەسەرکردنی ئەم کێشانەی ئەم ناوچانە بە پێکەوەی یەکرێت و لە هەمان کاتیشا بەوا کرێت کە هەمومان بەپێ ئەو دەستورەی کە خۆمان لە عێراقا دامان ناوە ئێمە بەشێک بووینە بەشێک یاسەرەکی بووینە لە نووسینەوەی ئەم دەستورە هیچ کاتێک هیچ خاڵێکی منتیان نابینم مادەیەکی کە نووسرابێت ئێمە بە اختیاری لەگەڵ ئەم وڵاتین هەتاکو هەر کاتێکیش بمانەوە لێی جیابینەوە ئەمە لە دەستوری عێراقان نیە دەستوری عێراق لێکەم مادەکەیەواڵێت عێراق وڵاتێکی تەعەدودی دیموکراتی فیدراڵی یەکگرتووە دەبێت لەم چوارچەوەی ئەمە چارەسەری کێشەکانمان بکەینەوە بەتایبەت بۆم ناوچانەی کە پێڵنجەی ناکۆک ڕاستی ئەوە گرنگە بین ئێمە لە باتیەوەی ئەمڕۆ تۆ سیرکە مەسەلەن لێکەوتەکانی ڕفراندۆم ئێستاشی پێوە کە ئێمە ئەو ململانانەی کە هەیە لەگەڵ بەغدا لەسەر موچە و قوتی خەڵک من قەناعەتم وایە هەر دەرەنجامی ئەو وەزعەیە کە ئێمە و ناوچانەمان لە دەستدا بۆیە من ئومێد دەکەم ئێمە ئەو وەزعی کە ئێستا لە بەغدا لەسەر موچە و قوت ئەمە شتێکی ئەساسی حتمی ژیانی خەڵکەوە یەکێتی نیشتیمانی کوردستان لە سەرەتایەوە بۆ دامەزراوە ئێستاش هەنگاوەکانی بۆ ئەوەیە کە ئەولەویەت بۆ خزمەتی خەڵکە بەڵام لەگەڵ ئەوەشە ئێمە ناکرێ ئەمڕۆکە ئەم ناوچانە بە هەموو شێوەیەک لەبیر کرێ هەموو ئەرکمانەوە بێتەوە چۆن چۆنی موچە دابین بکەین ئەمەش بەڕێی من هەر لێککەوتەی ئەو هەڵانەیە کە لە ڕابردوو کراوە بۆیە باشترین چارەسەرەوەیە کە ئەمە پێکەوە دابنیشین و پێین هەوڵ بدەین ئەم ناوچە ناکۆکانی کە ئێستا ڕۆژانە جوتیاری کورد ئەبینی جارێکی تر لە دوای ئەو
16 ئۆکتۆبرەوە کۆمەڵێک لەو عەرەبانی کە هاوردە بوونە جارێکی تر گەڕاونەتەوە هەوڵەدەن لە ڕێی ئەو وەزعانەوە دەست بە سەرزەویەکانی کورددا بگرن بۆچی بۆی ئێمە ئەم هەنگاوە ڕئیسیەکان چارەسەری بنەڕەتی کێشە ڕئیسیەکانمان لەبیر کردووە کە مەوزوع ئەوەیە کە بین هاوتەریب لەگەڵ دابینکردنی قوتی خەڵکی هەرێمی کوردستان و ئەم ناوچەجێ ناکۆکانەش لجانی بۆ دابدرێ و جارێکی تر مادەی 140 و لیجانەکانی تەفعیل بکرێتەوە بۆی بتوانین قۆناغەکانی مادەی 140 جێبەجێ بکەین. کاکیوە ئەگەر جۆ لە من بێ کاکیوە بەڵێ بێگومان کار کاتێکەوە 16 ئۆکتۆبر کە خیانەتی کرد ئەگەر من ئەمەوە پرسیارە بکەم کاکیوە ئەگەر جۆ لە دەنجی من بێ کاکیوە جۆ لە دەنجی منە بۆ بکرێت لە ڕابردووە لە چەند شوێنە کراوە من نامەوەکەوە جارێتتر برینەکان بکڵێنینەوە سیوێکی ئاب خیانەت بوو عکاری خیانەت بوو لە 1970 کارێک جارێکی تر کە هێزی تورکیا هێنرایە سەر هێزی پێشمەرگە ئەمانە هەمووی ساب نەکرێت دێی لەگەڵ عێراقا تعامل نەکەین ئەمە لەگەڵ کەرکووک یەکێتی نیشتیمانی کوردستان بەمانە تاوانبار بکرێ. دا من لێرەوە پێشنیارەکەم هەچی وەداوا لەو برادرانەشەکەم لەم زمانە زبرە دوور بکەونەوە بین هەمومان پێکەوە چکە چارەسەری ئەم کێشانە کۆتایەکەی ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئێمە مادەی 140 لە دەستوری عێراقا کە دەستوریە و لیجانی هەیە ئیشی لەسەر بکرێت و چارەسەرکردنی ئەم کێشانەی کەرکووک لەگەڵ کێشەکانی تری عێراقا لەو مادەیەوە چارەسەرەکرێ بە تایبەت بۆیە من تەرکیزەکەمە سەر کەرکووک سوقلێکی ئاساسی هەیە وەڵاکەوەی کە باسیەکەم هەموون جێ ناکۆکانەگرێتەوە لە جەولەرا تاکو پێدەشتی نینەوە تاکو شنگال ئەمانە هەمووی پەیوەستن بۆەوەی چارەسەری بکەین. بەڵێ زۆر باشە گەڕێم وڵات کاکیوە کاگلیوە ئەحمەد ینی ڕاستەوەی کاکیواوتی هەمومان حەزەکەین لەبری ئەوەی خەریکی چارەسەرکردنی کێشە بنەڕەتیەکانی ناوچە کوردستانیەکانی دەرەوەی داری هەرێم بین لە شنگالەوە تاکووە گاتە جەلەولە بەڵام حقیقەتێکە ئەمەمانەوێت بۆ خەڵکی کوردستانی ڕوون بکەینەوە هەموو جارەیەکێتی تۆمەت بارەکرێ و هیچێتەکانیش برینێکە لەسەر دڵیانێن باشە ئەمە بۆچی خیانەت کار بین باشە ینی لە کاتێکە کەرکووک لە زۆ ئەوترا هێزێکی سیاسی کە پارتی دموکراتی کوردستان ناوێ کەرکووک گەڕێتەوە سەر هەرێمی کوردستان چکە باڵانسی هێز لە بەرژەوەندی یەکێتی ئەگۆڕێ ئێوە جێنفوستان کەرکووکە کەرکووک قەڵای سەوزی ئێوە خۆتان ئەڵێن باشە ینی ئێوە بەرامبەر چی تەسلیمی عراقتان کرد ئەگەر قەرارە بەڕێکەوتن بێ ئەگەر قەرارە بە خیانەت بێ بۆچی ئێوە جێنفوزی خۆتان ینی بڕیارتاندا و حزبەکەتان کۆتایی پێ بێ ینی ئەو ناواقعیە لە چیەوە دێ کە پێتان ئەڵێن کاکە مزانە تەسلیمکردن ئەوەیە تۆ شوێنێک بهێنی لە مقابلی شتێکە بیدیتە کەسێکی تر و بۆ خۆت چۆڵیکەی ئێمە کەرکووکمان جێ نەهێشتووە ئەگەر بۆ پرسە و خەموو ئازاریش بێت لەگەڵ دانیشتوانی کەرکووکان ماوینێتەوە بنکە و بارەگاکانمان لەوێ هەواڵەکانمان لەوێن سەرکردەکانمان لەوێن تەنانەت بۆ مێژوو ئەڵێم کە هەواڵ باپڵ تاالبانی بۆ بریاردان لەسەر کۆنگرە لە ناو کەرکووکە کۆبووە و یەکەم کۆبوونەوەی بریاردانی کۆنگرە لە کەرکووکەوە دراوە ئێمە کەرکووکمان جێ نەهێشتووە تەسلیمی کەسیشمان نەکردو خۆمان لەوەین ئەوان ئەگەر پیان وایە کەرکووک ئەو ڕژەدا گیرکراوە بۆیە بە گیان هێشتووە خۆ ئێستاش هەر ئەمرە واقعی ئەو کاتەیە 6 ساڵ لەمە پێش لە 16 ئۆکتۆبەرە کەرکووک چی لێبوو ئێستاش هەر ئەوی لێ بۆ ئەچێتەوە داوای بنکە و بارەگاکە کاتەوە بۆ نەیهێشت سەرۆکی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بچێتەوە دابنیشین بە شێوەیەکی دیموکراتیانە پارێزگارێکی کورد دابنێن لەبری ئەوەی کەسێک دابنرێت کە ئێستا هەموو کوردگیری خواردۆ بەدەستیەوە لە کەرکووکە بۆچی ئەمایان نەکرد کاکە ئێمە ئەم تەسلیمکردنە لە ئێمەیان گرتوێتەوە ئەوان چیان زیاتر لە ئێمە کردووە ئەو سوپایی کە ئێمە بە دوژمنی ئێمەێزانێ ئێمە لەوە پێش لە یەک سەنگەرابووی من بۆ خۆم شاهدی دەم لە جەلەولایە لە گرتنەوە جەلەولایە ئەو هێزەمان لەگەڵا بووە من چوومەتە خازر لە خازر لە کەبەرلی لە خراپە سوڵتان شان بەشانی هێزی پێشمەرگە و سوپای عێراق و حەجی شەعبیشی لێ بووە بەرە مووسڵ و ئازادکردنی ئەو ناوچانە دەستی پێ کردو ئێمە هەرگیز بە دوژمنمان نەزانیون بەڵام بێتە باری حەقەت چی وای کرد بۆچی لە شەو ڕۆژێکە ئەم دۆستە بێتە دوشمن ئێستا ئەوان سەیریکە یەکێک لەو کێشانەی نێوان هەرێم و دەوڵەتی فیدراالی مۆزوعی نەوتە نەوت ئەوان ئایانزانی نەوت چی لەکەن باشە
چ دادگای نەوتی لەژێر دەستی ئەمان دەرهێناودایەوە بە عێراق دادگایکی عێراقی نەبوو دادگا فیدراڵەکە نەبوو خۆ دادگایکی نێودەوڵەتی بوو وتی ئەم نەوتەی لە هەرێم ئەفرۆشت لێبە لە ڕێی تورکیاوە ئەڕوا ئەمە بە پێی یاسا نابێت ئەمە لە دەسەڵاتی حکوومەتی هەرێمانیە و عێراقە بۆ دایانەوە بە بێدەم بۆچی ئەمەیان قوبوڵ کرد ئایا ئەگەر ئێمە ئۆماکرێ نان و نەوتەکەیان فرۆشت باشە ئەو سوپایە هاتووە آخر لە سنووری ئەوانە چی لێیە یعنی هەندێکیت هەیە هەر جوان نییە باسکردنی چەند کیلۆمەتر سوپای داگیرکەری تورکیا ئەوتا لە نەو هەرێم ئەوەش ئێمە هێناومانە ئەوە ئێمە خاکمان پێفرۆشتووە ئەوە ئێمە هێناومانە کوردی پێبکوژین زۆر چیتر هەیە من نامەوێ بچمەوە بەڕاستی چونکە باشە ئەی شنگالیش کوردستانی نییە مثلەن ئەی زۆمار و ئەی بەعشیقە و ئەی مەحمودیە و ئەی هەموو ئەوانش کوردستانی نین خۆ ئەوانش خۆ فیشەکێک نەتەقیەوە باشە با لەسەر نەوتەکەی کەرکووک 2 سەعات شەڕیان کردە چی لێ بوو هەموو ئەزانن کە ئەوە میحوەری پێنج بوو چێ فەرماندەی بوو هێزی چی لێ بوو بەبێ تەقە با فیشی چیان بتەقانایە نەک بڕۆن پردەکەی پردێن بۆ بتەقێنەوە و بڵێن لێرە مقاومەکەین ئەگەر ئەو خەمی کەرکوچەکانی بوو با لە کەرکووکا بمایە یان کەرکووک بێفشێک بەجێ هێڵێت ئەسڵن خەبی کەرکوچیان نەبوو چوونە پردێ بۆ لەسەر پردێ شەڕەکەی بۆ لەسەر کەرکوو شەڕ ناکەی کاک ئەحمەد بە پێیەوەی کە جەنابەت بەرپرسی ڕاگەیانی هێزەکانی هەفتەی ئاگات لە هەموو محورەکان بووە هەر بەزدی لە هیچ محورێک یارمەتی هێزەکانی پێشمەرگیان داوی کە هەفتا و هەشتا هەیە واقعەیەکی حاڵە یان ناکرێ بیشارینەوە مەسەلەن یارمەتی هێزەکانی هەفتایاندایان وتیان وەرن با شەڕ بکەین و هێزەکانی ئەوە شەڕی نەکرد بێ دەچوە لە کەرکووکە لە دووسخور ماتووە لە حتا ئاگاتە خواروی دوو بزیش کاکە ئێمە هێزی هاوبەشیشمان هەبووە یعنی ئەو هێزانی سەر بە وەزارەتی پێشمەرگە بوو وەرە بزانە شەیدەکانیان چێ هەرێکی تێکان شەهید دەبوون کاکە هەرێکی تێکان شەهید دەبوون بۆچی ئەگەر شەڕیان کردو بە ئێمە 104 بریندارمان هەیە کاکە من بە ژمارە ئەیلم 30 شەهیدمان هەیە ناوەکانە بدەم ئەنی ئەو تا وێنەکانیان هەڵواستراوە کاکە دیواربەندمان بۆ کردوون ئەوان ئەگەر شەڕیان کردو بۆ شەهیدی چاندی بۆ برینداری چاندی ئێستش ئەمانە ئێمە ڕاستە شانازی بە شەهیدەکانمانەوەکەین و هەمیشەش پرسەداریان بۆیان بەڕاستی بەڵام ناشمانەوێ ئەمە بکەینە کراسەکەی عوسمان و هەرگیز نەبرێتەوە کاکە ئەگەر مۆزوع خیانەت بێ خیانەت زۆر لەوە گەورەتر هەیە خیانەت کراوە تۆ لە سەردەمێکە ڕژێمێکت هێناوەتەوە ناو پەرلەمانی کوردستان هەرچی دەوڵەتانی دنیاە دژی بوو هێزێکت هێناوەتەوە سەر هەولێر کە لە کاتێکا بیل کلینتۆن نەویت ئەگەر من ئەوم کردایە پاسەوانەکانی خۆمی کوشت ئێمە لەسەر ئەمانە هەموو بێدەنگ بووین کەچی دێن کراسێک بە بەری ئێمادروین کە بۆ باڵای ئێمە نابێ بۆ باڵای یەکێتی نیشتیمانی کوردستان کراسی خیانەتی پێ ناچێ کاکە بۆی نابێ یەکێتی و خیانەتیان نەوتووە بۆ مێژوویەکی هەیە ئەم هێزە بەردەوام قوربانی داوە لە پێناوی مۆقیفەکانیە باشە بۆ مەتاری سلێمانی ناکرێتەوە لەسەر چی مەتارەکەمان خراپە یان هەڵوێستێکی نیشتیمانیمان هەیە بۆچی ئەوەی کە ئەکرێ کاکە زۆرشی تر هەیە کە باز لە ئاشتی و برایەتیەکەین ئەبێ بەڕاستی نابێ خەنجەرمان بگاتە سەر ئێسک جاری چکە نەتوانین باسی ئاشتی بکەینەوە ئیگنا زۆر شت هەیە کە ئەمڕ لێرەوە باسیکەین هەر خۆمانی لێ ئەپارێزین هەر لە گەرمەی شەڕا کاکە ئێمە بەشی ئاشتیمان هێشتێتەوە مێژوو یەکێتی پڕە لەمە مێژوو یەکێتی پڕە لەوەی لە گەرمەی شەڕا لەگەڵ براکانمانە ئەو کاتانی ناکۆک بووین هەمیشە بیرمان لە ئاشتی کردوتەوە بەداخەوە لایانی تر هەیە لە گەرمەی ئاشتیا بیری لە شەڕ کردوتەوە لە گەرمەی ئاشتی ئەو کاتێ دەستمان لە ناو دەستێکەوەی بیری لەوە کردو ئەم دەسە بەچیە بڕێتەوە بەڵام ئەم زروفە ئەم هەلوو مەرجەی ئێستا ئی کوردستان ئی گەلی کورد ئی ناوچەکە ئەمانەی ئێمە ئەیلێن دەردمان دەرمان ناکا بەڕاستی بەڵکو کاریگەری ئەکا نەخۆشیەکەمان کاریگەرترەکە پڕمەترسی تری ئەکا ئێستا کاتی ئەوەیە چاو لە هەموو شتێک بپۆشین و دەستخێنە ناو دەستیەک کاتی ئەوەیە ریزەکانی کوردایەتی یەک بخەین کاتی ئەم پەرش و بڵاوێمان نییە ڕۆژ بە ڕۆژ ئێمە لە شکستین بەهۆی دووبارێکیەوە
زۆریشمان قوربانی داوە بۆ ئەم ئاشتیە لە زۆر شتیش بوراوین بۆ ئاشتی بەڵام خۆ ئاشتیش بەلایەک ناکرێ ئاشتی ئەوان خۆیان بە برا گەورە و بە سەروەری کوردستان ئەزانن ئەبێ ئاشتی زیاتر لە لای ئەوانەوە سەر هەڵبدا ئاشتی بە پیاوی گەوراکرێ ئاشتی بە مرۆڤی نیشتیمان پەروەرەکرێت بە مرۆڤی سالارەکرێت بەڵام ناکۆچی هەموو لاسارەگەتوانێت دروستکە هەموو شەڕێکی ناوخۆ دوو چقاوە سۆتوانە دروستیکە هەر کاتێ بیانەوێت بۆچی وای لێ هاتووە ئەم بێمتمانەیە بۆ گەشوێتە ئەمە بێمتمانی لە ناو خۆمانە کوشتوینی ئێستاش بێمتمانەیمان لەگەڵ دەوڵەتی عێراق وای کردو حکوومەتی عێراقی لە هەموو شتێکی ئێمە بگومانە نە بڕوا بەوە ئاکات ئەوەی لە مەرزەکان بەدەزیێ ڕاستە نە بڕوا بە ژمارەی فەرمانبەرمانەکە نە بڕوا بە داهاتی ناو خۆمانەکە نە بڕوا بە پەیوەندیەکانمانەکە بە هیچ شتێک بڕوا ناکە ئەم بێمتمانێت چی دروستی کرد ئەتوانم بڵێم خاڵی جەوهەری هەمیان ئەگەرێتەوە بە ڕیفراندۆم ڕیفراندۆم بەڕاستی متمانەی لە نێوان دەوڵەتی مرکزی عێراق و هەرێمی کوردستانە هەیە ئێوە زۆر جار کە بە کاک لیوا ئەحمەد کە بە توندی وەڵام نادەنەوە لەسەر ئەوانە لەسەر ئەوەیە کە وەڵامتان پێ نییە یان دیسان مەوزوعی وەکو دایک و مناڵەکەی کە ئەتانەوێت کە بمێنێتەوە هەمیشە وەڵاممان پێ بەڵام ئێمە ئەزانین هەموو ئالۆزبوونێکی ئەعلامی هەموو تەسعیدێکی ئەعلامی کاکە تەسعیدی عسکەری بەدواوێ ئێمە عسکەرین ئەزانین چەند خەتەرە ئەمە ئێمە ئەزانی شەڕی ناوخۆمان کۆزانی چەند کارە ساتە ئەو ئازارە لە ناخی ئێمەدا زیاد لە هەموو کەس بۆیە لە هەموو کەس پەرۆشترین بۆ ئاشتی لە هەموو کەس پەرۆشترین بۆ برایەتی و ئەشزانین ئەو ڕنج و قوربانی ئێمە داومانە بە برایەتی ئەتوانین دەستکەوتی زیاتر بەدەستبێنین و بیشی پارێزی بەبێ ئەم برایەتیە هیچ شتێک ناکرێت نازانم ئەیتر کەسێک پێی وابێ بۆ خۆی ڕابەری کووردە و مەرجعی کوردستانە بەڵام دابنیشێ بیردەوە کاتەوە ئامەرە لە براکانی خۆی و لە هاوسەنگەرەکانی خۆی و لە ئەو هێزانە بکاکە بەیەکەوە ئەم وڵاتەمان گەیانوتە ئەم مەرحەلێ زۆر باش کاکیوە ئەوەی کە بەڕێزت باست کرد و کاک ئەحمەدیش لێرە باسی کرد کە بەڕاستی یعنی هەموو کەس لەگەڵ ئەوەیە کە کێشە بنەڕەتیەکانی ناوچە کوردستانەکانی دەرەوەی دارەی هەرێم چارەسەر بن لە شنگال وەرە بۆ بەعشیقا بۆ مەخمور بۆ گوێر بۆ دووبز بۆ کەرکووک و داقوق و تاگاتە جەلەولا ئەو خەتی پێشەوە کۆمەڵێک منتیقەی تریش دەنجی منەگاتە لای تۆ کاکیوە داوا لە هاوکاران مەکەم کە بەڵێ ئێستا کاکیوە گوێ لە من ئێستا دەنگمەکات کاکیوە باشە هاوڕێیان ئەگەرەوەمان بۆ چارەسەرکەن بۆ پرسیاری تر لە کاکیوا بکەم کاک ئەحمەد مەسەلەن ئەو پرسیارە ئەمروز لە کاکیوا بکەم بەڕاستی مەسەلەن لە مەوزوعی محافەزەیە پارتی دموکراتی کوردستان لەگەڵتان هاتە پێشەوە ئەتواندرا محافەزێکی کورد کە مشترک بێ ینی بێلایەن بێ لانی کەم کورد بێ ئیمزای ئەو هەموو تعریبە ناحەقیە نەکە مەسەلەن لانی کەم لەو ئەخیرە ئەتانتوانی بە لیستێک بێ پارتی بوتی کە ئێمە مەرزمانەوێت هەموو ئەچینە هەموو هاوپەیمانێک بەزیچێتیانە بێ ئەم دوژبنکاریە لە کەرکووک بۆ لە کاتێکە هێشتا کەرکووک گەنجەکانی بێکارن خەڵکەکەی بێیشە شەقامەکانی هەمووی بەسەرەن جاکە کە ئەڵین کەرکووک بۆ هەموو منتیقەکانی تریژ ڕاستە ینی ئەم نیەت خراپی لە چیەوە ینی بۆ ئێوە خۆتان بیرتان لەوە کردوەوە کە خۆتان خراپن یان چیتان کردو ینی ئەوە ئەو دژایەتیە کە زەربەی لە قەزی کوردی داوە نیشتیمانی داوە بەڕاست من نازانم ئێمە لەوە زیاتر قوربانی چی بدەین لەوە زیاتر یعنی چی بکەین بۆ ئەوەی بتوانین ئاشتی لە کوردستانە بەدەست بهێنین هێزێکمان هەیە لە کوردستانە هێزی هەفتا و بەرامبەر بەوە پارتیش هێزێکی ناوی هەشتایە وەرە ئەو سنوورەی بەدەست ئێمەوەیە ئەی پارێزین لەگەڵ ئەو سنووری بەدەست ئەوانەوەی ئەی پارێزن سنووری ئێمە سنووریی گەرم و پڕ کێشە و بەردەوام شەڕی تیرۆرەکەی سنووری ئەوان سنوورێکی ئارام و بێکێشەیە ئەمە خەڵکی کوردستان هەمووی ئەم حەقەتە ئازانێن بۆ دێت بڕیاری ئەمە ئەدات ئەبێ
بودجەی هێزی هەشتا لە 150 بێ و 7 لە 143 بێ کاکە برایەتی چۆن بەمە ئەکری ئاخر ئاشتی چۆن بەمە ئەکری نیشتیمان سازی چۆن بەمە چۆن چاکسازی چۆن بەمە ئەکرێ ئاخر گەشەپێدانی دیموکراتی لە کوردستانە بەم عقلێتە چۆن ئەکرێ تۆ لە هەموو شتێکە هێزی پێشمەرگە پەیوەندی بە کورسیەوە نییە پەیوەندی بە دەنگەوە نییە پەیوەندی بە هێزەوە هەیە ئەو هێزەی ئێمە نیوەی کوردستان زیاتر ئەپارێزی بەچی حەقێک تۆ بێت لەسەر کورسی پەرلەمان و لەسەر دەنگی تەزویر ئەم هێزە ڕێک بخرێتەوە هەموو دنیا پێمانەڵێ هێزەکانتان یەک نەخێن هاوکاریتان ناکەین ئێمە داوا ئەەکەین ئالێرەوە من داوا ئەەکەم بە لایەنە سیاسیەکانی کوردستان ببنە حەکەم و بێن سەیری ئەو هێزانی ئێمەکەی کە ئامادەمان کردووە هەر دەقەیە بێ بخرێتە سەر وەزارەت بە پێی تەشکیلەی وەزارەت و هەیکەلی وەزارەتیش ڕێکمان خستوێتەوە ئامادەین هەر دەقەیە بێت هەموو هێزی پێشمەرگە تەسلیمی وەزارەت بکەین ئەوەی کە هەمانە و کردوشمانە بزانە لای ئێمەوەیە کە چاکسازی لەناو هێزی پێشمەرگایە ناکرێ براکەم ئەمە کۆمەڵێک کێشن بۆ گوتم ئەمە ئاشتی قوربانی ئەوێ کاکە ئەوان ئەیانەوێت لە ئاشی تا دەستکەوتیان هەبێت یعنی دێن ئەو کاتەی تۆ بچی لەگەڵان ڕێبکەوی مەرجت لەسەردا بنێن بەم مەرجە لەگەڵ تۆیە ئاشتیەکەم وەکوێڵێ من لە کەرکوو لەگەڵ ئەو لایەنانەی کە بەردەوام نەیاری ئێمن تعریبەکەن لە کەرکووکە لەگەڵ ئەوانە هاوپەیمانیەکە بۆ هەڵبژاردن بەڵامەڵێ لە هەر بەرێکا بین نابێ یەکێتی نیشتیمانی کوردستانی تیابێ یەکێتی نیشتیمانی کوردستان کۆمەڵی خەڵک گرین کاکە یەکێتی نیشتیمانیەکان ڕیشەیەکی قوڵی هەیە لە ناو کۆمەڵگەی کوردستانە لە ناو جەماوەری کوردستانە ڕیشەیەکی قوڵی هەیە مێژوویەکی هەیە پڕ لە قوربانیدان مێژوویەکی هەیە توانیوی لە دو چارێکی سەدەی بیستەمە ئەوەی بە درێژایی مێژووی بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلی کورد نەیتوانیەوە بەدەستی بێنێ لە سەردەمی ئەما بەدەست هاتووە بە قوربانیدانی ئەم بەدەست هاتووە ئەم هێزە مراهەنەی لەسەر ناکرێت ئەم هێزەی ئەوە نیە تۆ ملی پێکەچکەیت فێر نەبووە ملکەچ کات نموناشی کات بەڵام ئەو کاتی کە بێتە سەربرایی ئێمە لە لای خوارەوە دانیشت کە بێتە سەر ئاشتی ئێمە ملمان لە موباریکترە بەڵام بیانەی وەک خوانە بمان چەمێنن ناچەمێن فێر نییە زۆر باش کاکیوە بەداخەوە بەهۆی گرفتی تەکنیکیەوە پەیوەندیمان لەگەڵ جەنابەت پسرا بوو ئێستا کردووە سەرنجی خۆتم پێ بڵێ لەسەر ئەوەی کە چۆن بپڕژێنە سەرەوەی بە تایبەتی بە ڕێز باسی کۆنگری پێنجەمی یەکێتی نیشتیمانی کوردستانت کردو ئەندامی سەرکردایەتی ئەو حەزبەی چۆن وا بکرێ کێشە بنەڕەتیەکانی ناوچە کوردستانیەکان چارە سەر بکرێ نەوەک خۆتان بەو بابەتانە سەرقاڵ بکەن. من جارێکی تر سپاستانەکەم کاکەزانە ئێمە لە ڕاستپاردەکانی کۆنگرا و بڕیارەکانی جناوی سەرۆک بافڵ وان لە یەکەم کۆبوونەوەی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان جارێکی تر تاکید لەواکەمەوە بڕیار دراکەوە لیژنەیەک پێک بێندرێەوە سەردانی هەموو حزبە کوردستانیەکان بکەن و منێت دەکەم جارێکی تریش تاکید لەواکەمەوە چارەسەرکردنی کێشەکانی کوردستان بە تاوانبار و تەخوینکردنی یەکتر چارەسەر ناکرێ ئێمە خەڵکی یاریێمی کوردستان و خەڵکی ناوچە جێناکۆکەکان داوای زیاترمان لێەکەن و داوای ئەمن و ئەمان و خۆشگوزەرانی و خزمەتگوزاریمان لێەکەن بە تاکیت ئێمە هەر لەسەر ئەو وەزا هەنگاو بنین کاوە چێ خیانەتی کرد چێ خیانەتی نەکرد ناگەینە هیچ چارەسەرێک بۆ مشکلەی ڕوای گەلەکەمان تا باشترین چارەسەر بۆ ئێمە بەڕێی من ئەوەیە جارێکی تر لە هەرێمی کوردستان لەسەر مێزی گفتوگۆ دابنیشین چارەسەری کێشەکانمان ئەگەری هەرێمی کوردستانیش منولانی سیاسی بە تاکید احتیادیە بەردەوام بێت بەڵام بۆ ئەم ناوچانی کە جێی ناکۆکەوە پێویستی بەوەیە چارەسەری یاسایی بۆ مادە دەستوری 140 بدۆزرێتەوە ئەمە بە پێکەوەیە بێت چونکە بەشێک لەم بڕیارانەی کە کۆنی مەجلیسی قادەی سەورە داوێتی بۆ ئەم ناوچانە پێویستی بە دەنگی پەرلەمانی عێراقا و ئەگەر بێت و پەرلەمانی عێراقیش اتفاقاتی سیاسی نەبێتین هەموو لایەنە کوردەکان بە تاکید ئەمەش جارێکی تر نقطەیەکی سلبی و زعفە کە ئێمای دەین بەدەستەوە هیچ کاتێکیش چارەسەری بۆ نادۆزرێتەوە من قەنەعەتم وایە دەبێت ئێمە پێکەوە کۆدەنگ بین بۆەوەی جارێکی تر لە حکوومەتی ناوەند بۆ بە پێی دەستور چارەسەری ئەم کێشانە بکەین چکە ئەم ناوچانەی کە ئێستا جێی ناکۆکە جگەل لە
خاک و خەڵکێکی کەمیشی تیان ناژێت خواتا تا ئەم خەڵکە بەم شێوەیە نامێنێتەوە لێرە زەویزاری داگیر بکرێت و غەدی لێ بکرێت و ئێمەش لێرە هەر تا خەریکی ئەوە بین کە یەکتر تەخوین بکەین بۆیە من ومێت دەکەم ئێمەوە بڕیاریشمان داوە و کۆنگرەی پێنجی یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێک لە بڕیارەکانی ئەوەیە دەست درێژکردنی ئاشتی بۆ هەموو ئەحزابەکان و بۆی هەوڵ بدەین کە ئێمە چارەسەری ئەو کێشانە بکەین ئەو کاتە بتوانین بە تیمێکی پێکەوەی لە بەغدا وای کەوەی ئێستا بەو شێوەیە نین پێکەوە باشتر پێکەوە بین و ئەو تیمە پەرلەمانی کە هەمانە بۆ کورد لە هەر حزبێکەوە ڕۆشتی بێت پێکەوە ئەنگاو بنێن و جارێکی تریش چکە بۆ وەکدا تاکیل لەواکەمەوە بۆ هەڵۆشانەوەی بڕیارەکانی مەستی قیادەی سەورە تۆ پێویستت بە دەنگی پەرلەمانە بێ ئەمە هەوڵ بدەین لەگەڵ لایەنە ئەحزابەکانی تری عێراق بە شیعە و سنەوە بۆی چارەسەری ئەوە بکەین من ومێت دەکەم جارێکی تر لە دوای 6 ساڵ کۆتایی بەو مەعمەعانە بێنین و دوور بکەینەوە لەوانە باشتر بەوەی بتوانین چارەسەری ئەم کێشانە بکەین کۆتا پەیام ئەوەیە باشترین چارەسەر بۆ ئەم کێشانە ئەوەیە کەوا ئێمە مادەی 140 جێبەجێ بکرێت سوپاس کاکیوە کاکلیو ئەحمەد دو سەرنجی تۆ دو پەیامی تۆ بە کورتی من جارێککە درود ئەنێرم بۆ گیانی پاکی شەهیدانی 16 ئۆکتۆبەر و تێکرای شەهیدانی کوردستان ومێ دەکەم لە ساڵی ئایندەدا لە 16 ئۆکتۆبەری 2024 باس لەوە بکەین کە لە کەرکووکدا چۆن لۆگۆکانی هەموو حیزبەکان بەیەکەوە تێک ئاڵاون ریزەکانی کوردایەتی وەکو ئاواتەکەی مامی گەورەمان مامجەلالی ڕەحمەتی دەیفەرموو پاراستنی یەکێتی ریزەکانی کوردایەتی یەکێتی لایەنە سیاسیەکان یەکێتی ناو یەکێتی ئەم سێ یەکێتیە بنەمایە بۆ پاراستنی کورد و کوردستان لە هەموو مەترسیە زۆر سپاس بۆ بەڕێز لیۆ ئەحمەد لەتیف بەڕێوەبەری ڕاگەیان و شیاری هێزەکانی هەفتە زۆر سپاس بۆ بەڕێستان سپاس بۆ بەڕێز ئەیوا عەبدوڵڵا دامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بیدەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆرامای ئەم شەومان پێشکەشکردنەوە ژەمانەتی خوای گەورە بن خواتان